ناوي حكومتي لێنانین ناوی دەسەڵاتداری لێنانین یعنی هیچ ناوێکی لەلای ئێمە نەماوە ڕۆژانێکی زۆر و چاوەڕێم قسێک لە ئەوانەوە هەبێت پەیامێک لە ئەوانەوە هەبێت کە گروتینێک بیاتەوە بە ئێمە جارێکی تر بتوانین بچینەوە هۆڵەکانی خوێندن ئەو قوتابیانە لەوە زیاتر مافخراو نەبن بەڵام هیچ وەڵامێکیان نەبووە هیچیان نەوتووە و ئێمەش هەر بەردەوامی لەسەر مافەکانی خۆمە ئەوە ڕوون بۆتەوە کە دەسەڵاتدارانی هەرێم باکیان بە پەککەوتنی پرۆسەی پەروەردە و خوێندن نییە بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و قەزای کۆیەی سەر بە پارێزگای هەولێر بۆیە داواکارین حکوومەتی عێراقی پەنابەرێتە بەر جێبەجێکردنی بڕگەی هەشتەمی ماددەی سیانزەی پرۆژە یاسای بودجەی عێراق کە زامنی موچەی موچەخۆرانی پارێزگا ناڕەزایەکان دەکات بۆ ئەوەی چیتر پرۆسەی پەروەردە و موچەی موچەخۆران نەبێتە قوربانی بێباکی و گەندەڵیەکانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان.